وەستەشانەی خۆشەویست دەکەین بەخێر بێت سەرچاوە. ڕۆژان بێت و دەڕوات و لابینی لە دل بینەی چاو خوێن و دڵمی ڕۆژان بێت و دەڕوات و لابینی لە دل بینەی چاو خوێن و دڵمی ما ئاواگەر بڵێ لە یاد کردوو هەر تۆی مایە ژین و بەندی دڵمی هەر تۆی مایە ژین و بەندی الله 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 بخشیدانە فەرمان قەیلانەیە دوژی نەکا پاردە دیر چوون لە بیرما بینی نەدڵم دەتوانێ هەز ناتۆ بینێ نەکا پاردە دیر چوون لە بیرما بینی ناڕیش دەتوانێ هەز ناتۆ بینێ عزیز لەسەر شانۆی بینایی مندا ڕووی هەموو جوانی لە تۆوان وێنێ ڕووی هەموو جوانی لە تۆوان وێنێ ڕووی هەموو جوانی لە تۆوان والله چاومانە ئاشنا و خۆشەویستەکەی ئار والله چاومان ئەو کۆیانە الله 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 ئەسکێرەی بێ ئاسمان لە شوێ هەڵداکەی باڵندەی بێلانە ڕوو لە شوێداکەیە ئەسکێرەی بێ ئاسمان لە شوێ هەڵداکەی باڵندەی بێلانە ڕوو لە شوێداکە ئازی سار تۆی لانە و خیلەی عەشقینە